دیارە بۆنەیەکی کوردایەتی هەر لە مێژەوە لە باوبا پیرانمانەوە لە پێشەوانیشۆ ئەو بۆنەیە هەر بەردەوام بووە ئاگری نەورۆز کراوەتەوە ئەو خەڵکە خۆشی و شادێکی بواتە وەرزی زستان نەماوە وەرزی بەهار هاتوۆتە ناوە ئەم خەڵکە بە درێژایی مێشوو حەز دەکات کە خۆشی بێت بەرامبەر بۆ کورد بەڵام بەداخەوە تا ئیسا هیچ دەوڵەتێک لە دەوڵەتەکان ئیترافیان بە کورد و بە نەورۆزیش نەکردووە یەکگرین داوای برایەتی لە هەمومان بکەین هەموو کوردەکان ئاشکەنەوە لە هەر چوار پارچەی کوردستان ئەو برابەر ڕێزانەمان لە دەرەوە لە ئێران لە تورکیا لە سووریا هەمویان یەک بگرن بۆ ئەوەی کە دەوڵەتێکی کوردی دروستکەن و کەسێکەڵ بژێنن بە وەکو مەرجەعەتی خۆیان نەورۆز نەتەوەی نەتەوەی کووردە ڕۆژێکی خۆشە بۆ هەموو کورد کە هەموو ساڵێ ئێمە لە نەورۆز بۆنەی خۆمان تایبەتی خۆمان ئەبێ پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم بەوەی ئەم نەورۆزە کوردیەوە پیرۆز بێ لە هەموو گەلی کوردستان و لە هەموو ئەو کەسانی کە لە دەرەوەی وڵات بنیان لە هەر شوێنێک بن کە کورد بن و کوردبوونی خۆیان هەمویان یەکدەنگە بن لە هەموو عێراق بە تایبەتی لە عێراق یعنی زەرورە کە کوردی یەکدەنگ بێ و ئێسش یەکدەنگ بن تاوەکو کوردستانمان بەرەو پێشەوە بڕات. جەژنی نەورۆز جەژنێکی مقەدەس و پیرۆزی کوردە ئەوە ئینکاری لەوە ناکرێت پەیام بۆ ئەم ڕۆژەش زۆرم پێخۆش بوو کە نەورۆز بەم قەڵەباڵخیا بینم چونکە ئێمە لە سەردەمێکی پڕ لە مەئەسات و ناخۆشیە ئەژین بەهۆی ئەم هەموو قەیرانەی بەسەرمان هاتووە لەلایەنی عێراق و لەلایەنی هەرێم و بەهۆی ئەو نەخۆشی کە ڕووی کردە وڵاتەکەمان وەکو کۆرۆنا خەڵک تووشی کە ئابە و ناخۆشیێکی تون بووە و ئەم جۆرە ڤیسیڤالانە ئیشەڵا بێتە مای ڕەوانەوەی خەمەکانیان و ئیشەڵا بێتە مای ڕەوانەوەی خەمەکان و ئارامی ڕوحیان و ئەم جۆرە ڤیسیڤالان و ئەم جۆرە لە وەرزی بەهارە نەفسیان زۆر زەروریە و بۆکو بلایانی ئابووریش بۆ خەڵکەکە باشە کە کەرەسەکانی خۆیان و خشڵ و کەرەسەی دەست و ئەوانەی کە هەیەەوە ئەو پیشانەی کە هەیەیان بۆ لە باو باپیرانە بۆیان ماوە عەرزی ئەەکەن و بە خەڵکی ڕائگەین کە کوردیش ئێمە میلەتێکی ساحبی میهنەی ساحبی کەلتوری خۆمانی ساحبی ڕەسەناتی خۆمانی تەمەناکەم ئەم نەورۆزە و نەگا بە نەورۆزێکی تر ببێتە مای خۆشی کە ڕوو لە میلەتی کورد بکات و میلەتی کورد دڵخۆش بێ ئیشەڵا بێتە مای خۆشگوزەرانی هەموو لایەک و ئەم دەرد و بەڵام موسیبەتەش لەسەر گەلی کورد لاچێ